سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە کە هەر ئاڵلقەیەک ئاوڕێک لەلایەنێک لەلایەنە جۆراوجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هۆنەرمەند، شاعر، نووسەر و ئەدیبێک یەکێک لە ژانرەکانی بواری هۆنەر و ئەدەبیات دەداتەوە، چوەک دیمانە لەگەڵ کەسەکان، چوەک نووسین و ئامادەکردن سەبارەت بۆ بابەتانە. لە ئاڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری بابەتێک دەبن بە ناونیشانی چەند سەرنجێک لە کتێبی کارگەکانی تابوتی شێرزاد حەسەن لە نووسینی بەڕێز مەحموود چاوش. لە کۆتایی بەرنامەکەشماندا گوێبیستی شارێکی هاوڕێ گەلاوێژ ڕۆستەمی دەبن بە ناوی ئاڵاو بە دیکلەمەی بەڕێز کاک ئەحمەد باسکر. بەو هیوایە ناوەڕۆکی بابەتەکەمان جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت. ناوبڕێک وەربگرین ڕۆینە سەر بابەتەکانمان. کتێبی کارگەکانی تابوت کە ڕەنج و کاری هێزری چەندین ساڵەی نووسەر شێرزاد حەسەنە سەرنجدانێکی قوڵ و ناوەڕۆکێکی ڕۆحی بەرفراوانە لەسەر کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی و کۆمەلگاکانی تری جیهان بەگشتی. بابەتەکە ئازاری دەرونی و پێشخواردنەوەی نووسەرە لە مەڕ دیاردە کۆمەڵایەتی و سیاسیەکانی کۆمەلگای کە تیادا ساکارترین مافە سروشتیەکانی مرۆڤ خراونەتە زبڵدانی مێژوویەکی دووبارە بوونەوە و بە قەوڵی خۆی خڕک ئاسا. نووسەر تووڕە و دڵشکا و ناومێدە لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوین کە مرۆڤی مەرگدۆست و کۆیلە و خەسێنراو بەرهەم دەهێنن. کتێبەکە هەوڵی داوە لە ڕوانگەیەکی سۆسیۆپسیکۆلۆژیەوە شیکاریەکی ئەو کۆمەلگانە بکات کە تیایاندا مرۆڤەکانیان بەو شێوەیە تێکشکێنرا و لاوازکراون. بەڵام تێڕوانینەکانی نووسەر هەندێک جار بابەتیانە هەڵە نەهێنجراون. هۆی ئەمەش زۆر جار نەگەڕانە بەدوای سەرچاوە زانستیەکان و کەمی زانیاری لەمەڕ هەبوونی ئەو سەرچاوانە. نووسەر هەندێک لایەنی دەرونی تاکەکان دەبەستێتەوە بە تێزەکانی سیگمۆند فرۆید دەربارەی شعور و ناشعور، هەستی و نستی دەرەوە و ناوەوە و هەروەها بە بەرزە منەوە کە ئارەزووەکانی مرۆڤیان تێدا بەرجەستاکرێت. بەڵام تەنها یەک سەرچاوەی ئەم بەڵگانە لە کتێبەکەدا دەستنیشان نەکراون کە کارێکی گەلێک پڕهیلاکی و بێزارهێنەرن. ئەمە بەمانەی ئەوە نایێت کە نووسەر بە شوێن برینەکانی ئەو کۆمەلگایانەدا نەگەڕاوە و دەستنیشانی نەکردوون، بەڵکو ئاڵترناتیڤێکی بۆ چارەسەری برینەکانی دانەناوە. ڕەنگە ئەو تەنیا بیەوێت کێشەکان ڕەخنەیانە فەزح بکات. نووسەر باسی کۆمەلگایەکی مەرگدۆست و کۆلکتیڤ ئاسا ئەکات. تێزی نووسینەکەش بە مەرگاسایی و بەو مەیدانەدا هەنگاو ئەنێت و ئاڵترناتیڤێکی بۆ نەدۆزراوەتەوە. بۆ زیاتر ڕوونبوونەوەی ستایلی نووسینەکە پێم باشە بەم شێوەی خوارەوە شیکار بکرێن. لە نێوان ستایلی ئەدەبی و زانستیدا مرۆڤ ئەو گیاندارەی کە نازانێت بژی. ئەمە تێڕوانینی شێرزاد حەسەنە لەسەر مرۆڤ. ئیتر لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بێت. نووسەر هەوڵی داوە ئەو جیاوازیە سۆسیۆکەلتوریانەی کە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا بەرجەستان وەکو فاکتێکی مێژووی و کەلتوری دەستنیشانیان بکات. هەوڵی داوە ڕوونی بکاتەوە کە بۆچی مرۆڤەکانی ئەوروپا ئازادترن، تاگڕەوایەتی وەکو مافێکی سروشتی خۆیان دەبین و لای ئێمەش مێگەلپەرەست و مەرگدۆست و ئازادیەکانی تاک بەهایان نییە. بۆ ڕوونکردنەوەی ئەمانەش نووسەر هەوڵی داوە ئەم دیاردەیە بە پێوەری چەند بنەمایکی مێژووی سۆسیۆکەلتوری و دەرووناسی شیکار بکات. بە بیرروڕای من لێرەدا نووسەر هەنگاو دەنێتە لایەنە زانستیەکانەوە: زانستی کۆمەڵایەتی سۆسیۆلۆژی، دەروونناسی پسیۆشۆلۆگی، پەروەردەناسی، ڕامیارناسی. ئەمەش کاری نووسینی کتێبێکی لەم جۆرە ئاسان ناکات. لێ بۆ هەر ئارگۆمنتێکی زانستی نووسەر پێویستی بە بنەما و سەرچاوە زانستیەکان دەبێت. لە تەواوی ئارگۆمنتەکاندا بنەما و سەرچاوە زانستیەکان بەدی ناکەین یان زۆر بە کەمی دەستنیشان کراون کە بەداخەوە لە نرخدانە زانستیەکەی ئەم کتێبە کەم دەکاتەوە. کتێبی کارگەکانی تابوت سەرنجێکی ڕەخنەگرانەی کۆمەڵایەتیە بە پلەی یەکەمی دژی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نووسەر بە تاریکە هەڵاتی ناوەڕاست یان ڕەشهەڵاتی ناوەڕاست ناوزەندی دەکات.
لە کاتی خوێندنەوەی کتێبەکەدا بەڕوونی بۆمان دەردەکەوێت کە نووسەر زیاتر تێکستێکی ئەدەبی و بە ستایلێکی چیرۆکنووسی یان ڕۆماننووسی بەکارهێناوە، نەک ستایلێکی زانستی کە لە هەندێک بەڵگە زانستیەکاندا بنەمای زانستی دەخوازێت. نووسەر هەوڵی داوە بنەما زانستیەکان ڕوون بکاتەوە، بەڵام سەرچاوە زانستیەکان لە زۆربەی تێکستەکاندا دیاری نەکراون. کارەکە زیاتر بابەتێکی سۆسیۆکەلتوریە لەسەر بنەمای زانستەکانی تر کە لێرەدا ناویان نەهێنراوە. بێگومان مامۆستا شێرزاد زیاتر چیرۆکنووس و ڕۆماننووسە و چەندەها کاری ئەدەبی ڕۆمان و کورتە چیرۆکی نووسیوە. دیارە ئەو 55 نووسەی لە نووسینەوەی ئەم کارێدا بەکاری هێناوە بەڕوونی دەست و پەنجەی ڕۆماننووس یان چیرۆکنووسێکە. ئەمەش مافێکی سروشتی نووسەر خۆیەتی. نووسەر هەوڵی داوە هاوسەنگیەک واتە باڵانسێک لە نێوان تێکستە ئەدەبی و شیکارە زانستیەکاندا بکات، بەڵام بە بیر و ڕای من ستایلەکە تێکەڵیەکە لە هەردووکیان. خاڵبەندی ڕەنگە لە ستایلی نووسینەوەی چیرۆک یان ڕۆمان یان زۆر بەرهەمی ئەدەبیدا خاڵبەندی دۆرێکی ئەوتۆ نەبینێت. ئاخر فەنتەزیای بیر و هەستی ناوەوەی نووسەر بێسنوور دەمێننەوە. بەڵام کاتێک باس لە نووسینەوەی بابەتێکی زانستی دەکەین دەبێت گەلێک ئاگاداری لایەنی خاڵبەندی بین. بەرهەمە ئەدەبیەکان جۆرێک لە فەنتەزیا و تەوس و لێچوونی جیاجیا لە خۆیان دەگرن کە خاڵبەندی دۆری زۆر گرنگیان تیان نابینن. خاڵبەندی لە کارێکی زانستیدا دەستنیشانکەری پنتی ئارگومنتەکانن. هەر لەبەر ئەوەشە دانانی خاڵ لە ڕستەکاندا زۆر گرنگن. خاڵبەندی پێمان ئەڵێت سەرەتا و کۆتایی ڕستەیەک چیمان ئاراستە ئەکات. بەڵام لە ستایلی نووسینی ئەم کتێبەدا خاڵبەندی زۆر بەلاوە نراوە. نووسەر لە لاپەڕەی 72 کتێبەکەدا بەم شێوەیە دانوستوانی کاری خاڵبەندی ئەکات. مەحاڵە بتوانم ڕێز لە خاڵبەندی بگرم. ئەو داڕستکان و داڕژان و داروخانە وەها کوشەندەیە کە من گەمارۆ دەدات لە قۆناغی هاوار و زریکەدا بژیم و فریای خاڵبەندیەکی باو ئاکادمیانە نەکەوم، چونکە خوێن و فرمێسک و ئارەقە بۆ خۆیان زمانن. بەڵام بەڕای من خوێنەر لە کاتی خوێندنەوەی کتێبەکەدا تووشی جۆرە هیلاکی دەبێت، چونکە ماناکان شاراوە دەبن و خوێنەریش نازانێت مەبەستی نووسەر چییە. نووسینێک کە باس لە زانستەکان بکات و بەڵگەی زانستی بخوازێت ئەبێ ڕستەکانی زۆر شەفاف و ڕوون بن. ئەرکی کاری زانستی ئاسانکاریە نەگرانکاری. نووسەر لە شیکاری بابەتەکاندا وشەی تێڕمان بۆ سەرنجەکانی ئەم کتێبە بەکاردەهێنێت. ئەگەر وشەکە بەو مانایە بەکارهێنراوەکە لە دەرگای زانستەکانی تر بدات، ئەوە بێگومان خاڵبەندی زۆر گرنگە. دووبارە بوونەوە سیستمێکی پەروەردەیی داڕما و کۆن و خەڕک ئاسا بوونەتە هۆکاری داڕمانێکی ئەخلاقی و کەسی کە کۆمەڵگاکانی ئێمەی تووشی چەندەها کارەسات و داڕمانی کۆمەڵایەتی و سیاسی و ئەخلاقی کردووە. مرۆڤی تێکشکا و مەرگدۆست و مێگەلپەرست کاڵای ئەو کارگانن کە لە دایکبوونیانەوە تاکومردن خۆ لە نێو تابوتەکانیان دەنێن و دەمێننەوە. سەرنجامی کاریگەریەکانی ئەم جۆرە لە پەروەردەناسی دەبنە ئامانجگەیاندنی جەنگەکان و بەکارهێنانی زەبر و زەنگ. ئەمە جۆهەر و ناوەڕۆکی بەشە سەرەتاییەکانی ئەم کتێبن. نووسەر ئەم تێزە لە زۆر شوێن و بەشەکانی کتێبەکەدا دووبارە دەکاتەوە. ڕەنگە نووسەر هەندێ داخلە دڵ و برینداری ئەو هەموو دیاردە ناشرینانەی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی و بەتایبەتی کوردی بێت کە ڕستەکان دووبارە و چەندبارەیان بکاتەوە. بەڵام ئەم دووبارە بوونەوەیەش خوێنەر هەیلاگەکات و لە کۆنستێکتی و فۆرمی کاری زانستی بێبەریان بکات. ڕستەی درێژ و پنتی بێکۆتایی لە ستایلی زۆر نووسینی تازەدا بە تایبەتی زانستیەکاندا بەسەر چووە. ڕەنگە دیاردەی دووبارە و سێبارە بوونەوە تەرز و شێوازێکی کۆمۆنیکاسیۆن بێت لە کۆمەڵگاکانی ئێمەدا. دەستنیشانکردنی سەرچاوەکانی کارەکە بەداخەوە لە ناوهێنانی کەسەکانی ناو بابەتەکاندا سەرچاوە زانیاریەکان ونن. بۆ نمونە کاتێک نووسەر باسی میشێل فۆکۆی فەیلسوف و کۆمەڵناز دەکات، ئەوە دەستنیشانی هیچ سەرچاوەیەکی ئەم فەیلسوفە فەڕەنسیە ناکات. لەم بارەیەوە خوێنەر دەبێت خۆی بە شوێن سەرچاوەکاندا بگەڕێت.
ڕەنگە هەندێک جار خوێنەر پێویست بکات یان ئازا بێت خۆی بە شوێن هەندێک سەرچاوەدا بگەڕێت، بەڵام نەک بە شوێن هەموو سەرچاوەکاندا. گەلێک لە نووسەران و فەیلسوفەکان و زانستەوانەکانی جیهان لەم کتێبەدا باسکراون بەبێ ئەوەی سەرچاوە زانستیەکان ناوزەند بکرێن. دیارە لە نووسینێکی ئەوەهادا کە باز لە زانستەکان دەکرێت سەرچاوە زانستیەکان نابێت بێبەش بن لە نووسینەکەدا، بە تایبەتی خوێنەوارانی کورد لە وڵات کە ڕەنگە زۆر شارەزایی و زانیاریان لەسەر تێکست و سەرچاوە ئەوروپیەکان بە زمانی ئەوروپی نەبێت. لاینی ڕۆحی و ناخ لە نووسینەکەدا. ئازاری دەرونی نووسەر بە پەنجەی دەستەکانیەوە دیارن. تووڕە و ماندووی ڕێگایکی پڕدڕکاوین پەستە لە کۆمەڵگایکی دژە مۆدێرن مرۆڤەکانی لە دووبارەبوونەوەیەکی بەردەوامدان. ئەمە هەستی نووسەری گەلێک بریندار کردووە. ئەم لایەنە ڕۆحیە هەژانی دەروونە بارێکی سایکۆلۆژی سەخت دێنێتە گۆڕێ. بۆیە نووسەر لە تەواوی نووسینەکەیدا تووڕە و ماندووبوونی ناوەوەی ڕۆحی پەخشان دەکات ئازارەکانی کۆمەڵگایەکە نووسەر ڕۆژانە بە هەستێکی مرۆڤ دۆستانە دەیان نۆشێت و ئازاری ناوەوەی ئەدەن. دیارە نووسەرێکی هۆشمەند و هەستیار و بەرپرسیاری وەک شێرزاد حەسەنیش بێبەر نابێت لەم ئازارانە. ژیان دۆستی و مەرگ دۆستی. بابەتی ژیان و مەرگ لە زۆرینەی ئەدەبیاتی جیهاندا ئاوێتەکراون، بە جۆراوجۆر توێژێنراون و مامەڵەیان لە مەڕدا کراوە. مەرگ وەکو کۆتایی کە دەبێتە سەرەتایەک بۆ زیندەوەرانی تر. لە تەواوی کتێبی کارگەکانی تابوودا هەست بە جۆرێک مەیل و لادانێکی ڕۆشن بە ئاراستەی مەرگ دۆستی داکەین. نووسەر لەو باوەڕەدایەکە لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتدا مرۆڤ لە مردنێکی ئەبەدیدایە، هەر لە لەدایکبوونەوە تاکو کۆتایی ژیانی. هەڵبەتە ئەم ئاراستەیە لە بیرکردنەوە لە ناوەڕۆکی کۆمەلگاکانی خۆیانەوە هەڵێنجراون کە ڕۆژانە لە جەنگێکی بەردەوام و نامرۆڤ دۆستانەدا نقم کراون. نووسەر پێی وایە کە مناڵ دوای لەدایکبوونی بە تونلێکی ڕەشدا دەبڕێت و لە کۆتایی تۆنیلەکەشدا تابوتێک چاوەڕوانیەتی، واتە منداڵەکان هەر لە دوای لەدایکبوونیانەوە دەبنە کۆیلە و قوربانی ترادیسیۆنێک کە لە نێو خانەکانی کۆمەلگادا لە قاڵەبەدرێن. دیارە ئەم لە قاڵبدانە لە زۆربەی کۆمەلگاکاندا بە تایبەتی لە کۆمەلگای ئێمەدا بەسەر سیستەمی پەروەردەناسیدا زاڵە. ئەم جۆرە دید و تێڕوانینە لەدایکبوون و سەرهەڵدانی عەبەسیەتێکە کە سەرهەڵدانی متمانەیە لە کۆمەلگاکانی ئێمەدا، ماتەمینیە ببەخشن لە کۆمەلگاکانی ئێمەدا. سەرهەڵدانی فەلسەفەی عەبەسیەت لە ئەوروپادا لە سەدەی پێشوودا بە تایبەت لە فەڕەنسا کە ژان پۆل سارتر، ئەلبەرت کامۆ، سیمۆن دیبۆڤا و گابریێل مارسێل هەڵگر و باوەڕ پێهێنراوی بوون، نمونەی دژەکاردانەوەی ئەو جەنگە وێرانکاریانە بوون کە لە ئەوروپا بەرپاکراون. هەڵبەتە دەتوانرێت نووسەری ئەم کتێبەش بە هەندێک لەم نووسەرانە بچوێندرێت کە لە ئاوێنەی ڕۆژهەڵاتمان بە قەوڵی خۆی بە ڕەشەڵات پیشانەدات. نووسەر هیلاک و ماندووبوونێکی ئێگجار زۆری پێوە دیارە. نوکی پێنووسەکەی دەلەرزێت کاتێک باسی ئەو دەڤەرەمان بۆ ئەگەڕێتەوە، چۆن تاڵی و زەخناغ بە قوڕگیدا کراوە. ئێستا پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا ژیان بەمانەی مردنە یان ژیان ڕاستەخۆ دەچوێندرێت بە مەرگ؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە نمونەی مێژووی زۆرن کە لێرەدا دەستنیشانی بیر و هەزری هانە ئارنێت دەهێنمەوە بە نمونە. ئەم ژنە فەیلسوفە ئەڵمانی ئەمریکیە کە خۆی زیاتر بە توێژەرە ناسێک دەبینێت، سەرڕای کارەساتەکانی جەنگی جیهانی دووهەم و خۆشی وەک ژنێکی یەهودی گەشبین سەری ژیانی کردووە. سەرڕای ئەو هەموو تاڵیانەی لە ژیانی وەک ژنە یەهودیەک بەسەر بردووە. لە هەموو نووسینەکانیدا دژی فاشیستی و هۆلۆکۆست و ڕژیمەکەی هیتلەر وەستاوەتەوە، بەڵام سیستەمی پۆلۆرالیستی بە تەنیا جێگر و ئاڵتەرناتیڤێک دەزانێت بۆ ژیانێکی هەمەلایەنی و جۆرەکان. ئارنێت کەسێکی ژیندۆست مایەوە، سەرڕای ئەو هەموو کارەساتانەیە کە بەسەر یەهودیەکاندا هاتووە، بۆیە دژی هەموو جۆرێکی تۆتالیزم بووە لە جیهاندا. ئەو مرۆڤە هەر لە دایکبوونیەوە بە کەس واتە ئارنێت مرۆڤ هەر لە لەدایکبوونیەوە بە کەسێکی جیاواز و داهێنەر پێناسە دەکات، بۆیە دژی تاکی ئەبستراک واتە مجەڕەد بووە.
بیرکردنەوەکانی لەسەر بناغی لەدایکبوونەوە نەک لەسەر مردنەوە هەڵێنجراون. ئەو هەر پێوابووەکە بە تەنیا ژیانی پێکەوەی لەگەڵ مرۆڤەکانی تردا کۆمەڵگایەکی پۆلۆرال و هەمەجۆر بەرهەم دێنێت کە بەهۆیەوە سەرەتایەک کە بە سەرەتای دەستپێکردنەوەیەکی نوێ ناوزەت دەکات. لەم پەیوەندیەدا مەرجداری دەکات بە چالاکیەکانی مرۆڤ خۆیەوە. ئارنێت ئەم کۆمپلێکسە دەبەستێتەوە بە کارکردن، بەرهەمهێنان و مامەڵەکردنەوە لەگەڵ یەکتردا. کۆمەڵگەکانی ئێمەش هەر لە ئەنجامدا دەبێت بە سەرەتایەکی ئارنێتدا بڕوات. کۆمەڵگایەکی دموکراتیکە ئەقڵانیەتی کۆمەڵایەتی سەروەرە و ئەنجومەنەکانی شارەوانی بە شێوەیەکی دموکراتیکی ناهەرەمی لەلایەن نوێنەرانی خەڵکەوە دابەشکرابێتن. دیارە من لێرەدا نامەوێت شێرزاد حەسەن بە هانە ئارنێت بشوێنم، بەڵکو دیاریکردنی دوو تێڕوانینی جیاواز بۆ دیاردەکانی کۆمەڵ. شێرزاد حەسەن ڕووناکیەک نابینێت کە لە ئێستا و لەم دەڤەرەی ئێمەدا ڕووناکیەک ببەخشێت و هیوایەک ئەگەر کەمیش بێت بداتە نەوەکانی داهاتوومان. لە کۆتاییم بابەتەدا گرنگە دەستنیشانی ئەوە بکرێت کە نووسەری ئەم کتێبە نەترسانە برینی کۆمەڵگایەکمان بۆ هەڵدەداتەوە کە لێوان لێ و بریندارە بەهۆی سیستەمێکی هەڕەمی سەپێنراو، پەروەردەیەکی کۆن و پاتاڵ، نقمبوو لە بەناو دینداری سیاسی ڕادیکاڵ، باوک و دایکانێک کە کۆپی منداڵ و وەشەکانیان دەکەن. کۆمەڵگای ئێمە زیاتر پێویستی بەم جۆرە ڕەخنە و بیر و بۆچوونە هەزریانە هەیە. وەک پندێکی کوردی دەبێژێت، ئەو کەسەی دەتێنێتە گریان دڵسۆستە. هاتووم بە ملپێچێکی خەون کردی سوورەوە بەدەم شەکانەوەی ئاڵاوە وەک گڕێک لە جەنگەی زریان و بەدەم باوە. دەست و باهۆم نەک هەر ئاڵا چیرۆکی هەزاران شەوی بێپەنا یادمانی هاوڕێیانێک وە هەتا ناویان زیندووە لە سترانی زنارانی چییە. هاتووم چرایەک بم لە شەوانی ئەنگوستە چاو و کڕێوە بۆ ڤان کەسا بە تاسەوە چاویان لە داهاتوو بڕیوە. سووری ئەم ئاڵا نە لە ڕەنگە و نەهێما بەڵکو لە هەناوی مێژوویەکی خوێناوی دەدوێ و لە دڵی زام و زوخاوەوە هیوایە کە لە پشکوێ. هاوڕێ، ئەگەر ڕۆژێک ڕێت لێون بوو سەر هەڵبڕە و چاو لە ئاڵا ببڕە، من لەوێم ڕاوەستاو لە ئاسۆی سوور. ڕاستەماندوو بەڵام بزەی بڕوا لە نیگا و دڵێک لێوا و لێو لە ئەڤین و ئاوەدانی بە هەنگاوی پڕگڕوتین لە پێناوی یەکڕێبازی ڕزگاری داد و یەکسانی. دڵنیام هەبم یا نەبم بێ هەدادان هەر بەردەوامە ئاهەنگ و جەنگ هەتا ئاسۆ تا بەیانی تا ڕەوینەوەی شەوە زەنگ. ئاڵای سوور دەشەچێتەوە لەسەر کۆڵان و شەقامان وەک لێدانی ترپەی دڵی وەچەی نوێ کە هێشتا نەهاتوونە مەیدان. بەڵام بێگومان ڕێبوارانی شێرگیری ئەم ڕێگایەن
بەرگە بگرە هۆ هاوڕێی هێشتا نەهاتوو دڵنیابە هی ئێمەیە داهاتوو. لە شێعرەکانی گەلاوێژ ڕۆستەمی. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی دیداری ئەمڕۆمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر و دیدەر و ڕاوێکی تر ماڵەوە.